ڕۆڵی گرنگی هەبووە لە ئیداری شار و پەیوەندیەکی پتەوی لەگەڵ ئینگلیزدا پەیا کردووە. لە ناو هەڵەبجەیەکاندا بە خانمی وەسمان پاشا ناسراوە. لە ساڵی 1924دا فەرمانگەی تەلەگرافخانە لە هەڵەبجە کرایەوە. ساڵی 1925 یەکەم خوێندنگای تیاکراوەتەوە. ساڵی 1929 نەخۆشخانەیەک دامەزرێنراوە. ساڵی 1940 کارەبا گەیشتۆتە ئەم شارە کە دانیشتوانەکەی زیاتر لە 500 ماڵ بوو. لە ساڵی 1954دا کارگەی پوختەکردنی تووتن لە هەڵەبجە بنیادنرا. ئەم شارە بەهۆی سروشتی ناوچەکەوە کە دەشتی شارەزوور لەگەڵ دەریاچەی دەربەندیخان هێندە لەبارن وە زەویەکی کشتوکاڵی بە پیتی لەخۆگرتووە و بۆ مەبەستەش ئێستا لە سایی حکوومەتی هەرێمدا کۆلیژێک و پەیمانگایەکی تایبەت بە کشتوکاڵی تیادا مەزراوە. هونەریش ڕۆڵی خۆی هەیە لەم بوارەدا. پەیمانگای هونەرە جوانەکان ڕۆڵی تایبەت دەبینێ. لە هەردوو بواری شان و شێوەکاریدا دەستی ئاوەدانکردنەوە بەردەوامە. ئەم شارە پێویستی بە کۆمەکی زیاتر هەیە. گەورەترین هێرشی چەکی کیمیایی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کرایە سەر شاری هەڵەبجە کۆتایی 8 ساڵەی جەنگی عێراق ئێرانەوە لەلایەن سەدام حوسێنی دیکتاتۆرەوە دەژبەم شارە بەکارهات و زیاتر لە 5,000 کەسی لەناو برد.